دابەدوای ڕاگەاندنی ئەنجامەکان سێ برا لە قەزای حەویجە بە کۆنەبرەی 99.28% بوونە یەکێک لە یەکەمەکانی سەر ئاسی قەزای حەویجە و کەرکووک. ئەمە دەنگۆیەکی زۆری بەداخۆ هێنا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ڕۆژی چوارشەممە ئەنجامەکانی پۆلی شەشی وزاری لەلایەن وزارەتی پەروەردەی عێراقەوە ڕاگەاندرا و تێدا زیاتر لە 270 قوتابی بە کۆنەبرەی 100 بوونە یەکەمەکانی سەرئاستی عێراق. دابەدوای ڕاگەاندنی ئەنجامەکان سێ برا لە قەزای حەویجە بە کۆنەبرەی 99.28% بوونە یەکێک لە یەکەمەکانی سەر ئاسی قەزای حەویجە و کەرکووک. ئەمە دەنگۆیەکی زۆری بەداخۆ هێنا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گوایە لەلایەن بەڕێوەبەری تاقیکردنەوەی قەزای حەویجە کە مامیان دەکات هاوکاری زۆر کراوە بۆ ئەوەی ئەم کۆنمرێ بەدەست بێنن. من کەمێک بەر لە ئێستا لەگەڵ مەنسوور مڤێری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کردو قسەم کردو باسی ئەم بابەتەمان کرد ئەوەی ڕاگەیان کە ئەو دەنگوانە دوورە لە ڕاستیەوە بەڕێوەبەری تاقیکردنەوەکانی یاخود بەڕێوەبەری تاقیکردنەوەکانی قەزای حەویجە بە دوور نزیکی هیچ پەیوەندێک لەگەڵ ئەم بنەماڵەوە ئەم خێزانەوە نیە ئەو خەڵکی کەرکووکەوە ئەوان خەڵکی حەویجە. جیا لەوە باوکی ئەو قوتابیانە کاری کشتتوکاڵی دەکات هەر لە سەرتاوە کوڕەکانی دوور خستووەتەوە منداڵەکان دوور خستووەتە لە کاری کشتتوکاڵی بۆ ئەوەی بایەخ زیاتر بە خوێندن بدەن و ئەمەش ئەنجامەکەی بۆکەوە ئەو کۆنمرەی بەدەست بێنن. مەنسوور مڤێری بەڕێوەبەری پەروەردە باسیشی لەوە کرد ساڵی ڕابردوو یەکێکی دیکە لە کوڕەکانی بە کۆنمرەی 100 یەکەمی سەر ئاسی عێراق بووە و ئەم ساڵەکە خوێندکاری خۆناغی دووەمی کۆلێژی زانستیە. جیا لەمانش چەند ساڵی ڕابردوو دوو کچی دیکەوە دوو خوشکی ئەم سێ گەنجێکە ئەم سێ قوتابیەکەوە ئێستا کۆنمرەی 100یان بەدەستهێناوە. بە هەمان شێوە ئەنجامی تاقیکردنەوەکانی کۆنمرەکان سەر 99% بووە. واتە باسی لەوە کردواتە ئەم بنەماڵەیە هەر لە بنەڕەتدا کەسانی خوێندەوە و باخیان زیاتر بە خوێندندا و هەر ئەمەش بۆ ئەم کۆنمرانە بەدەست بێنن.